ەوە گیانی لەدەستداوە دیارە هاوڵاتیە ماوەی بڵم ئەمە دووەمین جار بۆ کە بەرمینەکەوێت جارێک کە بەرمین کەوتبوو قاچێکی لەدەستدا بوو بەڵام دوێنێش لە کاتی شوانکاریە بەرمین کەوتۆتەوە گیانی لەدەستداوە. ئەمە پێنجەمین حاڵەتە لە ئیدارەی سۆران کەەوە هاوڵاتی بەرمین بکەون کە دوانیان گیانیان لەدەستداوە و سێشیان بریندار و کەمەندان بوون. دیارە سێ ڕووداویان لە ناوچەی باڵەکایەتی بووە، ڕووداوێکیان لە مێرگەسۆر بووە، ڕووداوێکیشان لە قەزای ڕەواندوز بووە. ئەمساڵ 5 هاوڵاتی لە ئیدارەی سۆران بەرمین کەوتون. دیارە زۆرترین ناوچەی پیسبوش بەمین لە سنووری ئیدارەی سۆران ناوچەی باڵەکایەتی و دەڤەری برادۆستە کەوا بەهۆی شەڕی نێوان عێراق ئێران ئەم دوو ناوچەیە زۆرترین لوغمی لێدانراوەتەوە، مینی لێدانراوەتەوە، ساڵانە هاوڵاتیان ئەبنە قوربانی. دیارە ئەم هاوڵاتیانەی لە بناوچانەش ئەمساڵ بوونەتە قوربانی، بەشێکیان بۆ گژوجیا بەهاریەکان چوونەتە ئەم ناوچانە بەرمین کەوتن و گیانیان لەدەستداوە. ئەوەی دوێنێش دیارە شوانکار وە خەڵکی گوندی سرێشمەی ناحیەی خەلیفان بووە کە بەرمین کەوتووە گیانی لەدەستداوە. سەبارەت بە وەرزی گەشتیاری لە ئیدارەی سۆران بە حکمیەوەی ١٨ ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر پێک دەهێنێتن. ڕۆژانە زۆرترین گەشتیار لە خوار و ناوڕاستی عێراق و لە ناوەخۆی هەرێمی کوردستان سەردانی ناوچە گەشتیاریەکانی ئیدارەی سۆرانەکەن بە هەر 5 قەزاکەیەوە: قەزای سۆران، ڕەواندوز، چۆمان، مێرگەسوور و قەزای سیدەکان. دیارە بە پێی و ئامارەی ئێمە لە گەشت و گوزاری سۆران وەرمانگرتووە لە هەردوو وەرزی زستان و لە وەرزی بەهاردا نزیک بە 500,000 گەشتیار بە ئەوانەی چماونەتەوە چەوانەی سەردانی کرد بووینە سەردانی ناوچە گەشتیاریەکانی دەڤەرەکەیان کردووە و لە ئێستاشدا زۆرترین ئەو گەشتیارانەی کە دێنە ناوچەکە بە پێی و زانیاریانەی ئێمە لە گەشت و گوزاری سۆران وەرمانگرتووە ئاماژە بەوە ئەدەن کە گەشتیارەکان زۆربەی هەرە زۆریان سەردانی ناوچە گەشتیاریەکانی باڵەکایەتیەکەن بە حکمی ئەوەی ئەم ناوچەیە ناوچەیەکی فێنکە و هاوڵاتیان ڕوو لەو ناوچانە دەکەن کە فێنکە تاوەکو ئێستاش لە بەشێک لە شوێنەکان بەفر ماوەتەوە، بە تایبەتی لە پڕژە کە بەفر هاوینانی شەمێنێتەوە مەشروعاکاتن کە سەردانیکردنی هاوڵاتیان بۆ ئەو ناوچانە زیاد بکاتن. دیارە لە ئێستادا بەهۆی تاخیرنەوەکانی پۆلی 12 گەشتیار کەمتر دێنە ئەم ناوچانە، بەڵام گەشت و گوزاری سۆران ئاماژە بەوەدا بە پێی و ئامادەکاریانەی ئەوانیش کردویان ئاماژەی بەوەدا چاوەڕێیەکەن گەشتیارێکی زۆر ڕوو لە ناوچە بکاتن، بە تایبەتی کە وەرزی هاوینە دەست پێکاتن، گەشتیاری هاوینە زیاتر ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی دەڤەرەکە ئەکاتن. سەبارەت بە لە ماوەی ڕابردوودا دوو هاوڵاتی لە سنووری ئیدارەی سۆران بەهۆی تای خوێنبەربوون گیانیان لەدەستدا. دیارە تەندروستی سۆران هەروەها بەڕێبەراتی ڤێتەرنەری ئەوانیش ئامادەکاری خۆیان کردووە لە وشارکردنەوەی هاوڵاتیان، لە وشارکردنەوەی قەسابەکان کە ئەوانەی بە تایبەتی مامەڵە لەگەڵ کوشتنەوەی حەیوان ئەکەن، ڕێنماییان پێداون بۆ ئەوی خۆیان بپارێزن تووشی ئەم ڤایرۆسە کوشندەیە نەبن. و هەروەها ڤێتەرنەری سۆران ئاماژەی بەوەشدا کە ئەوان ڕێنماییان داوە بە قەسابەکان بە تایبەتی بۆ دەژنی قوربانیش کەوا هیچ ئاژەڵێک بێ پشکنین سەر نەبڕێتن بۆ ئەوەی هاوڵاتیان بە دوور بن لەوەها نەخۆشیەک و بۆ ئەوەی ئەم ڤایرۆسە نەگوازرێتەوە بۆ هاوڵاتیان. بەڵێمە تەواوی زانیاریەکانی سۆران بوون. بڵێ سپاس بۆ پەیام نێرمان ئازاد و مەراوی کە لە سۆران و زانیاریەکانی بگواستینەوە. ئەزیزان دەچینە